داوامان کرد هەموو بەڕێزانەی لە سنووری پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجەی شەهید کە نمرەی باشیان بەدەستێناوە ئامادە بن لەم بۆنەیە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ 15 خوێندکار و قوتابی لە قۆناغی 12 ئامادەی نۆی بنەڕەتی لەم مەراسیمە خەڵاتەکرێن. من شانیا فایق خوێندکاری دەیەمی وێژەییم. سپاس بەخوا کاتوانم بڵێم بە کۆنمرەی 97.3 توانیومە ئەم قۆناغە تێپەڕێنم و زۆر سپاسی بەڕێوەبەرایەتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی ئەەکەم کاتوانیوانە گرنگی زیاترمان پێ بدەن و هیوای بەردەوامی و سەرکەوتنیان بۆ خوازم. ئەم ساڵ خوێندکاری پۆلی دەیوێژەیی بووم و سپاس بەخواتوانیم بە کۆنمرەی 99.5 قۆناغی دەیوێژەی بەسەرکەوتووی تەواو بکەم و من لێرەوە زۆر سپاس و دەستخۆشیم هەیە بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە هەستامون بە ڕێکخستنی ئەم مەراسیمە و ئەم بۆنە جوانە بۆ ڕێزگرتن لە تواناکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت